بەڕاستی گەنجەکان دەبی ئەوەیان فێرکەن کو زانینی خۆیان بکەینە کار و کارەکەش بکەنە کارەشی نێودەوڵەتی. دکتۆر سڵاوت لێبێ وەکو دەبینین لێرە پرۆژەی زۆر هەیە داهێنانی زۆری قوتابیەکان کە دەیکەن باشە ئێوە چیتان کردو بە ئەوەی کە داهێنانی ئەو قوتابیانە گەورەتر بکرێت ئایا بە پاڵپشتی حکوومەت یان بە پاڵپشتی زانکۆ کە بتوان ئەو داهێنانە بەرەو پێشەوە ببن؟ ئەمە بەڕاستی یەکەم چشت ئەوەیە بزانی چۆن دروستی دەکەن ئاشنابی لەگەر جۆرەی دروستکردنی لە جۆرە وەسایل علمی دروستکردنی دوایە پەیداکردنی ئەو پارچانەی کە دەتوانانی ئیشەکانی لە دروستکەی ئەگەر سۆفت بێ ئەگەر هارد بیتن دوای پاشەوە کە دروستی دەکەی دەبی بیکەیە کار کە کردە کار ئەو وەختی هەم خۆی بەفایدە دەبیتن هەمیش ئەوی بەکاری دێنێ بەفایدە دەبیتن ئەمە ئەگەر ملەتە چی دروستکەر نەبین دەبینە یوزەر دەبینە ئەوی بەکار دەینین ئەوی ئیستیغلالی دەمانکەن ئەمە نابینە خاوەن ئایندەی خۆمان بەڕاستی گەنجەکان دەبی ئەوەیان فێرکەن کو زانینی خۆیان بکەینە کار و کارەکەش بکەنە کارەشی نێودەوڵەتی. هاوکاری نەکەن کە بۆ ئەوەی بەرەو پێشەوە بچن؟ نەک هاوکاریان دەکەن ئەمە خۆمانن ئەمن کو خۆم بەکاردێنم لۆ زانست و زانین ئەوانش عینە چتن ئەمە یەک تیمین ئەوە نییە هاوکاریان دەبین نە وازیبمان هاوکاریان بین وازیبمانە چیان دەوێت لۆیان بکەین ئەوی پێداویست هەیە بکەین لۆیان و نەک بەزێسە ئێستا و لە ئایندەش.